بعض جار نخۆشەکە تووشی چیە بێت؟ ئازاری دروست چینێک لا دەرێت ئەسڵی دانەکە بابەتی خۆڵی زۆرە من قەناعەتم وایە دکتۆر ئاودێر نووری عارف مامۆستام لە کۆلێژی پزیشکیدان بڕوانامەی ماستەر و دکتۆرام هەیە لە ڕاستکردنەوەی ددانە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ سیمینارێکمان هەبوو لەسەر جوانکاری ددان و لێکەوتە تەندروستیەکانی ئەستاین بە ئەنجامدانی ئەو سیمینارە لە ڕاستیە بۆنی ئەم سیمینارانە زۆر گرنگن بۆ کۆمەڵگا بۆی تاکی کۆمەڵگا هۆشیار بێتەوانێ دەربارەی ئەو پرۆسیجەرانی کە ئێستا هەن لە وڵاتەکەمانە دەربارەی جوانکاری ددان کە هەر شتێکی ئاوا سادە نیە بەسەرتا تێپەڕی و تەنها جوانکاری بێت بەڵکو لە دوایە مەجموعەی لێکەوتی تەندروستی هەیە کە لەوانەیە باجەکەی زۆر قورس بێت ئەوەی کە ئەمڕۆ زۆر باوێتی من لە سەری اختصاصی خۆم قسەی لەسەرکەم مەسائلی ڕاستکردنەوەی ددانە طبعاً لە هەموو کۆمەڵگایەک بۆ شێوەیە خەڵکێکی زۆر پێویستی بە ڕێکردنەوەی دانەکانی هەیە بۆ بازجاری لە دانیش دەرەچێت بگرە تەنانەتوانی شەویلگەشت ڕێکاری بۆ کرێ بۆهۆی ئامێری دانڕاستکردنەوانەیە و ئەمانە بەدەرنین لە ماکی تەندروستی لێکەوتی تەندروستی بۆ نمونە جاری وایە نەخۆشەکە هاتۆ بۆ ڕێککاری ددان تۆتەلی دانی بۆ دانی کە ناو خەڵکە بەتەل ناسراوە بە فترەیەک بۆ هۆی ئەوەی کە نەخۆشەکە پابەند نییە لە پاک و تەمیزی و پاکڕاگرتنی ناودەمی باش نییە لە دەمودانشتنیا ئەبێتە هۆی کلۆربوونی دانەکانی ئەبێتە هۆی ئیلتیاباتی پووک و بازێ جاریش ئەبێتە هۆی داخورانی ئێسکی چواردۆری پووک بگرە لەوانەیە بە کەوتنی دانەکان یاخو لە دەستدانی دانەکان کۆتایی بێت و لە زۆر حاڵیشە لەوانەیە نەخۆشەکە لە کاتی چوون بۆ موعید و ئەوانەشە مشکلێکی تری بۆ دروست بە پابەند نەبێت وابزانێ ئیشەکە زۆر بەسیتە لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە ئیشەکەی زۆر بە ناتەواوی بەجێ بێڕێت یعنی بە شێوەیەکی تەواو ئیسفادەی لێ نەکات و بێژگە لە ڕاستکردنەوەی ددان ئێستا کە خەڵک بۆ جوانکاری بەکارهێنێ شتێکی تر کە زۆر باوێتی لەناو خەڵکا بە هۆلی سمایی ناسراوە بریتیە لە ڤینیری پێڵێن یاخود لومینەری پێڵێن یان دایرەکت ڤینیر ئەمانە کە زۆر ئێستا خەڵک ڕووی تێ کردووە ئەوانیش بەدەرنین کە لە ماکی تەندروستی یاخود لێکەوتی تەندروستی کە موشکیلیان بۆ دروستە بێت زۆربەیان ئەگەر بێت و لەژێر چاودێریەکی ورددا نەبێت لە کاتی دروستکردن یا لە ڕێی موختەبەرەکەەوە ینی ئیشێکی مەزبوطی بۆ دروست نەکرێت قەراغی ئەو کیفە یاخود ئەو ڤینیرە ئەبێتە هۆی گلدانەوەی خۆراک و بەکتریا و ئیلتیاباتی پووکی بۆ دروستە بێت بێتە هۆی بۆنی ناخۆشی ناودەم و زۆر جار ئەبێتە هۆی داخورانی پووک داخورانی ئێسک لەوانەیە نەخۆشەکە تووشی مشکلەی ترکا کە بە دواییە بە دووبارەکردنەوەش نەبێتە هۆی چارەسەربوونی تەواوەتی ئەمڕۆ وەکو بەشداریکردن لەم سیمینارە کە تایبەت بوو بە بابەتی تەندروستی و لە ناویشیان تایبەت بوو بە جوانکاری و لێکەوتەکانی تەندروستیدان سوودێکی باشمان بینی کە ئەم سیمینارانە پێویستە بۆەوەی کە ئێمە وەکو تاک بەردەوام بەشدار بین لە ئەم جۆرە سیمینارانە تا بتوانین کۆمەڵگایەکی وشیارمان هەبێت لە ڕووی تەندروستیەوە ومێ دەکەم کە ئەم جۆرە سیمینارانە بەردەوامیان هەبێت و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بەردەوام بتوانن کۆمەڵگا و وشیارکەنەوە لە ڕێگەم سیمینارانەوە دان یەکێکە لە سەرەکیترین جەستەی مرۆڤ کە ڕاستەوخۆ بەرکەوتە دەبێت لە بەرامبەر و لە ڕووی بۆن لە ڕووی جوانکاری بۆیە گرنگە ئێمە بێ بەردەوام بایەخی پێبین لە ڕێگەی وەکو لە سیمینارەکە دکتۆری بەڕێز ئاماژەی پێکرد بەردەوام بتوانین دانەکانمان بشوین و پاکوخاوێن ڕایبگرین. ئەو کەسە ئەو خەڵکانە دانیان زۆر ئێستا زۆر خەڵک سەر کردو